بەڕێزێکی تر پرسیارەکات ئەڵێت کاک دکتۆر من تەمەنم 24 ساڵە بۆ ماوەی 10 ساڵ زیاتر ئەبێت شانم هەمیشە قورسە و کە دەست بەرز ئەەکەمەوە شانم تەقەیەک ئەکات و بەردەوام ئەیکات کە بشمەوێت ئیشی پێ بکەم زۆر زوو ماندوو ئەبم قورس ئەبێت بەڵام ئازاری نییە و ئەمەش سۆنەری شانمە وێنەی سۆنەرەکەی ناردووە کە بەپێی سۆنەرەکە بێت ئەو بەڕێزە لە ژێ ماسوولکەیەکانی شانی برین و هەوکردن هەیە. ئێمە ئەبێ بزانین لە شانە 4 ماسوولکەی ڕئیسیمان هەیە کە پیان ئەوتەی ڕۆتیتەر کەپس ئەم 4 ماسوولکەیە کاریان هەڵواسینی قۆڵە بە جمگە و هێشتنەوەیەتی لە شوێنی فنجانەی شانە. ئەم 4 ماسوولکەیە کاری زۆرترین کاری گرنگی جوڵی شانەکان ئەمان جێبەجێ ئەەکەن ئەوەی بەشی سەرەوەی کە کاکە لە سۆنەرەکە تایەتی سوپاینەتسی پێوترێت دیارە دەرکەوتۆ بە بۆنەی زەبرێکەوە تووشی برینداربوون بووە و تایە هەوکردنی ناو ماسوولکەکە ڕوویاوە. ڕاستێکی ئەمە نەخۆشیێکی باوە ڕۆیاد لەو کەسانەی کە ئیشی قورس ئەەکەن ئەمە لە سەرەتایە ئێمە لەگەڵ نەخۆشەکات فێری جۆرێک لە دوورکەوتنەوە لەو کردارانەی ئەەکەین کە ئازار بە ماسوولکەکەی ئەگەیەنێت دەستبەسکردنەوەیەکی زۆر ڕاکێشانی شتی قورس ئەمانە وا ئەکات ماسوولکەکە هەمیشە لەو زەربەیە و لە دووبارەکردنەوەی هەوکردنەکە بێت. دووەم ئەبێت علاج طبیعی بکات ئەبێت وەرزشی تایبەت بە بەهێزکردنی ئەو ماسوولکەیە بکات تاکو نەگاتە دەرەجەی تەکەلوس و تیر ینی درانی ماسوولکەکە چونکە بەداخەوە ئەو شوێنە بەبوونی ئەوەی کە خوێنی زۆر کەم بۆ دەڕوات چارەسەری برین و دراو لەو شوێنە زۆر کەمترە و زۆر بەهێرە زۆیان بۆ ماوەیەکی دوور و درێژ ئەناڵێنن بە ئازار و بە تەقە و بە شەو خەبەربوونەوە و ئەو شتانە و نەتوانینی کردنی هەندێک لە حرەکانەکانی شان. لە هەندێک حاڵەتە لەوانەیە ئێمە پێویست کات سۆنەری بۆ بکەین یاخود لە ژێر سۆنەرە دەرزی بۆ بکەین دەرزی تایبەت لەگەڵ ئەیخێنەوە سەر وەرزش لە بڕێک نەخۆشەکانە کە ماوەیەکی زۆر ئەخیانێت ئێمە لەگەڵی خەریکە بین خۆشی پارێزەکە وەرزشەکە و ئیسفادەی نابێت لەو کاتە ناچار نەشتەرگەری بۆ ئەەکەین. نەشتەرگەریەکانیش دوو جۆر هەیە نەشتەری کراوە هەیە و نەشتەرگەری ناڵور هەیە ئەوەی ناوبینی پێوتێت خۆشبەختانە ئێستا لای ئێمە ئەو جێبەجێ ئەکرێت ئەتوانین بە دووکنی بچووک ئەچینە ناو شانەکەیت ئەوەی پێویستە کار بە دوورینەوە بە پاکردنەوە بە خستنەوە شوێنی ئەو بەشانی کە جیابوونەتەوە لە ئێسکەکە ئەتوانین ئەوە چارەسەر بکەین ئینشاءالله.